تکایە هاوڕێن ئاکتیڤم زۆ دابەزیوە ئەگەر بتوانن لایکی ئەم ڤیدیۆیە بکەن تەنها بۆ هاوکاریەکی من وە کۆمنت بۆ ڤیدیۆکەش بنووسن بۆ ئەوەی ئاکتیڤم بگەڕێتەوە منیش دووبارە دەستکەمەوە بە ڤیدیۆکانم. زۆر سوپاس. گراهام تاکە پیاوە لەسەر زەوی کە دەتوانێت ڕزگاری بێت لە هەموو ڕووداوەکانی هاتوچۆ لە هەموو شوێنێکی جیهان. چی وا دەکات گراهام ئەم هێزە تایبەتیەی هەبێت؟ گراهام پەیکەرێکە لەسەر شێوەی پیاوێک و لە نەخشاندنی لیژنەیەک لە شارەزانی ڕووداوەکانی هاتوچۆ و پزیشکەکان و هونەرمەندەکان بەشداریان تێدا کردووە. وا دیارە شێوەکەی نامۆیە تا ڕادەیەک، بەڵام لە ڕاستیدا پێویستە لاشەمان بەو شێوەیە بێت گەر بمانەوێت بەڕاستی مرۆڤێک بخولقێنین کە بتوانێت ڕزگاری بێت لە مردن لە دوای ڕووداوێکی کوشندە کە لەسەری گراهام شێوەیەکی تایبەتی پێدراوە تاوەکو بتوانێت بەرگەی پیاکێشان بە داشبۆردی ئۆتۆمبیل پاشان بە کوشتنی دانیشتەکەی بگرێت کە لەسەری وەکو کوڵاوێک وایە بە کۆمەڵێک تایبەتمەندیەوە کە دەتوانێت بەرگەی پیاکێشان بگرێت و مێشکی بە سەلامەتی بهێڵێتەوە. مەسەرە ڕای ئەوەی کە شلەی مێشکی چەندان هێندەی شلەی مێشکی مرۆڤی ئاساییە تاوەک پاڵپشتیەک بێت بۆ مێشکی لە کاتی ڕووداودا و بۆ ئەوەی لە زیانەکانی ڕوخسار بە دوور بێت. لوتی گراهام بچوو کرایەوە و بەرەوناوە پاڵنرا، هەروە گوێچکەکانیشی بچوو کرایەوە و بەرەوناوە پاڵنرا تاوەکو بنووسێت بە کەلەسەری و پشتە گوێوە. هەروە چەندان چینی چەوری بۆ زیاد کرا بۆ ملی تاوەکو بەرگەی پیاکێشان بگرێت. هەروە سنگیشی گەورە کرا تاوەکو بەرمیلێک دەرکەوێت. هاوکار ناوقەدیشی گەورە کرا تاوەکو ئێرباگێک دەرکەوێت. ئێسکی پێشەوەی پێی چین بەون ناسکترین ئێسکی لەشی مرۆڤە لەبەر ئەوەی داپۆشراوە بە چینێک لە پێستی تەنێک. بۆیە پێیەکانی گراهام وەکو سپرینگ دەردەکەون تاوەکو بە خێرایی شێوازی دانیشتنی بگۆڕێت بۆ کەمکردنەوەی زیانەکان. لە ڕاستیدا ئاماج لە نەخشاندنی گراهام گۆڕینی مرۆڤ نییە، جینیان بەڵکو ڕێگەیەکە بۆ تێگەیشتن لە کاریگەریەکانی ڕووداوەکان لەسەر لاشەمان و هەوڵدان بۆ زانینی شێوازی زانستی ڕووداوەکان تاوەکو ئۆتۆمبیلێکی پتەوتر و سەلامەتر دروست بکەین.